جوولەکە نییە ئەمە شەڕی عەرەب و جوولەکەش نییە ئەمە شەڕێکە لە نێوان گروپێکە بە ناوی حەماسەوە لەگەڵ سوپای ئیسرائیلە. ئەم قسەیە تاپی ڕاست بوو تا 7 ئۆکتۆبەر و بۆ ئەم قسەی کە دروست کراوە بۆ ئەم قسەیە $100 ملیار سەرف کراوە بە درێژایی چەندێک بە درێژای 75 ساڵ. بگەڕێنەوە بۆ پێش 75 ساڵ لەمەوبەر کە ئیسرائیل دروست دەبوو بوو کێشەی قودس کێشەی هەموو مسلمانانی سەرزەوی بوو. سوڵتان عەبدولحەمیدێکی تورک ئامادە نەبوو فەڵەستین بفرۆشە بە جوولەکە. ئەوەی شەڕێک لەوێ خەڵکی ئەمسەر و ئەوسەری دنیا بوون پاکستانی و کێ و کوردێک لە چوو شەڕێکرد. شتێک نەبوو ناوی ئەم قسەیە بەکەی سێمەیکەین شەڕی موسڵمان بوو لەگەڵ یەهودیە. هاتن چیان کرد؟ موسڵمانیان دابڕی لە مەناویانە ململانەی یا شەڕی عەرەب جوولەکە. عەرەبیان جیا کردەوە تاوە موسڵمانێکی پاکستانی کوردستان تورک فارس وەڵا ڕەبتی نییە بە منەوە شەڕی عەرەبە و کێ ئیسرائیل. مەرحەلەی دووەم چیان کرد؟ شەڕی فەڵەستین و جوولەکە. عەرەبیش تاوە بڕۆنە دەرەوە تۆ کوێیتی تۆ عێراقی تۆ لوبنانیت ئێمە شەڕی بینی فەڵەستینە و جوولەکە. ئێستا مەرحەلەیەکی ترێ هاتوونەت پێشەوە ئەڵا چی ئەڵا شەڕی غەزە و ئەمە شەڕی غەزە و ئیسرائیلە. لەوەش واز نایانێ ئەڵێ ئەمە شەڕی حەماس بە شەرتێ 100 ئەلوێیتر و بە جەماعەتی فەتحیشۆ کە تایبیانەیە شەڕەکەن ئەڵێ نا ئەمە بە شەڕی حەماسە لەگەڵ ئیسرائیل. زۆر جاریانەیە یاری بکەین لە بینی حەمازی ژاڵێمە شەڕی نازان باڵی فڵان کەس لە 7 ئۆکتۆبەرە ڕێ وەکو مار و پەیژە هەموو ئەم پرۆسەی بردۆ سفر. ئێستا بۆ ماوەی دەمانگە بەبێ دابڕان دەمان هیچ قەزەیەک تا ئێستا مە پشتیوانڕووی ناوە بۆ ماوەی دەمان قەزی یەکەمی هەموو خەڵکی سەرزەوی نەک موسڵمان هەموو خەڵکی سەرزەوی هەموو ئینسان دۆستێکی سەرزەوی لە ئەمریکا لە پێشتر تا ئینجا شوێنیتر تۆ ببینە لە ماوەی ئەم تەبعاً ئەم فترێت لە تۆفانی قساوە تا ئێستا تا ئەم فترێش 75 دەوڵەت خەریکی انتخاباتە تەئسیری کردووە لە نەتیجەی هەموو انتخاباتەکە. زۆر باشە. لەبەرەوە لەو حەولەوە بوویەوە بە قەزی هەموو ئینسان لە سەرزەوی بوویەوە بە قەزی هەموو ئومەتی موسڵمان لە سەرزەوی دوێنێ بینیمان لە هەموو کوچە و کۆڵانی و شار و بستێکی ئەم سەرزەویە لە مزگەوتەکان و لە ماڵەکان و تەنانە لە زیندانەکانیشە خەڵک نوێژی مردووی کرۆ بۆ هەنیە بۆ چگەمە یەک ئومەتی.